بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز ئەمڕۆ هەرێک لە وەزیری دارایی عێراق و هەرێم لە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ئامادە بوون بۆ گفتوگۆکردن لەبارەی داهاتەکانی هەرێم و لیستی موچەخۆرانی هەرێمی کوردستان. ئاواتی شێخ جەناب وەزیری دارایی هەرێم باسی لەوە تا ڕادەیەکی زۆر لە یەکتێگەشتن هەیە لەسەر چارەسەرکردنی پرسی موچە، هەروە سەرۆکی لیژنەی داراییش باسی لەوە کردووە کە نەبوونی بودجە لە هەرێمی کوردستان کێشەی گەورەی دروست کردووە، چونکە حکوومەت هێرم بەبێ یاسای بودجە پارەی خەرج کردووە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر کێشەی موچەخۆران دەکەین و ئایا چ بڕیارێکی لەسەر دراوەکەی کێشەی موچە چارەسەر دەکرێت وەکەی یاسای بودجەش هەموار دەکرێتەوە بۆ ئەوەی کە کێشەی موچە بە تەواوەتی چارەسەرگی ئالێتی چارەسەرکردنەکەشی چۆنە. لە بەغداوە لەگەڵ بەڕێز کاک سۆران عومەر پەرلەمانتاری عێراق سەرم پرسە دەکەین کە بەڕێزیان ئەندامی لیژنەی ئابووری پەرلەمانی عێراقن. کاک سۆران سوپاسی ئامادەبوون دەکەین. ئەگەر سەرتا لەوە دەست پێ بکەین، ئەمڕۆ بە دیاریکراوی هیچ بڕیارێکی یەکلاکەرەوە درا لەبارەی موچە و بڕیارەکە چی ئەگەر بڕیار دراوە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان لە ڕاستیە کۆبوونەوەکانی ئەمڕۆ و گۆکانی ئەمڕۆ بۆ ئەوە نەبووە کە بڕیار بێ بۆ وەڵامی ئەو پرسیارانە بووە کە گرفتی دروست کردووە بۆ پرسی موچە لە عێراق و لە لیژنەی دارایی لەگەڵ وەزیری دارایی. بەڵێ، ئای پێشنیازەکان چی بوون؟ یعنی تا ئێستا بڕیار نەدراوە لەسەر ئالێتی چارەسەرکردنی موچە؟ بەڵێ، پێشنیازەکانەوەیە کە پرسی موچە جیا بکرێتەوە لە بابەتی ئەم حکایەتی مێشوو کێشەی پاکتا و ڕۆشتنی نەوت و تەسلیمی نەوت و داهاتی ناوخۆی نانەوتی و ئەو بابەتانی کە ئێستا بۆ بەگرفت لە نێوان هەرێم و بەغدا. چکە بەڕاستی مەسەلەی موچەی موچەخۆران لە عێراقیشا پەیوەست نییە بە هیچ یەکێک لەو بابەتانەی کە ئینفاقی فعلی لە عێراقا بۆ بە گرفتێک بۆ پارێزگاکان، بەڵام بۆ مەسەلەی موچە نەبووە. لە هەرێمی کوردستانم بابەتە بۆ موچە بووە بە گرفتێکی گەورە. بەڵێ، وەکو ینی پێشنیازەکان تەناوەیە کە لە یاسای بودجە هەموار بکرێتەوە، لەوێدا پرسی موچەیەک لا بکرێتەوە کەی یاسای بودجە هەموار دەکرێتەوە؟ ساڵی 2024 هەرچی ئەو ژمارانەی کە ئێستا هەیە لە ناو یاسای بودجەی 2023 هەر هەمووی گۆڕانکاری بەسەرادێت و دەبێت ژمارەی نوێ داخڵ بکرێت جەداولەکان. پرۆژەیەک دەهێنرێت و لەگەڵ حکوومەت مناقەشەی دەکرێت و دواتر لە لیژنەی دارایی ئامادەکاری بۆ کرێت بۆیە ببێ بە ئەو هەموارەی کە موچەخۆرانی هەرێمی کوردستان جیاکاتەوە لە ئینفاقی فعلی و لە تەواوی ئەو بەشە بودجەیە کە بە یەک پاکێژ دەنێردرێت بۆ هەرێمی کوردستان. هەوڵەکان بۆ ئەوەیە موچە جیا بکرێتەوە لە ئەو بابەتانەی تر لە بواری تەشغیلی، لە بواری ئیستیسماری. ئەوان ئەگەر بە پێی ئینفاقی فعلیش بێت ئێمە هیچ گرفتێکمان نییە و با بەو جۆرەش بێ، بەڵام مەسەلەی موچە لە عێراقا پەیوەست نییە بە و ئینفاقی کە ئێستا باسەکرێت تاکو هەرێمی کوردستان بخرێتە ژێر بارمتەی ئینفاقی فعلی و سزای موچەخۆرانی هەرێمی کوردستانی پێ بدێ، یاخود کێشەی نەوت لە تێچووی دەرهێنانە چارەسەر نەکرێت، ئەو کاتە موچەی موچەخۆران نەیەت، یاخود ئەو بڕە تەمویلەی کە درێ بە هەرێمی کوردستان ڕابگیرێ کەم بکرێتەوە. هەموو ئەمانە ئەو گرفتانن کە دەمانەوێت ئینشاءالله چارەسەری بکەین. ڕەنگە دوای 10 ساڵیش ئاسان نەبێت هەرێمی کوردستان کە بە ناچاری هاتوۆتەوە بۆ عێراق وا بە ئاسانی شتەکان ڕێک ببێتەوە، بەڵام جێی داخە خەڵکی هەرێمی کوردستان و موچەخۆران باجی ئەمادەن کە ئێستا لە نێوان هەرێم و بەغداد دێو دەڕوا. بەڵێ، یعنی ئێستا یەک پێشنیاسەیان دوو ئەوەی کە موچە لە خەرجی فعلی جا بکرێتەوە یاخود ڕاستەوخۆ بەغدا موچەکە بدا، ئەو پێشنیازانە باسی لێوەکرام ڕۆ؟ بەڵێ، خۆی جیاکردنەوەی موچەکە ئەوە یەکێکە لە شتە ئەساسیەکانی کە هەمومان جەختمان لەسەر کردوتەوە،
چه لیژنەی دارایی ئەوانەی کە پێشتر دژی ئەم بابەتە بوون و چه وەزیری داراییش تێگەشتێکی باشیان هەبوو بۆ ئەم بابەتە. ئەمە یا بە هەمواری یاساکە دەکرێت یا بە گواستنەوە لە هەندێک باب و بوارە لە ناو یاسای بجێت. بە هەردووکیان دەبێ هەوڵێکی باش بدرێ بۆ ئەوەی بتوانین، چونکە عێراقیەکانیش بۆ خۆیان مشکلەی ئینفاقی فعلیان هەیە کە بۆ هەرێمی کوردستان لە مادەی 11 بڕگەی یەکەما بۆ بەگرفت و ئەوانیش پێیان وایە محافەزاتیان لە 10 ساڵی ڕابردووە تا ئێستا هەمیشە بەو ئینفاقە فعلیە بودجەی ئیستیسماریان زۆر دەسەتادە سوودمەند بوون لێی. بۆیە ئەمە ئەتوانم بڵێم کۆدەنگێکی باش زەمینە سازیەکی باش لە ئێستا هەیە بۆ چارەسەری ئەو بابەتە. بەڵێ بەس لەسەر دروستکردنی هەژماری بانکی ئەم پرسە چۆنە؟ چونکە من گوێم لە لێدوانێکی یوسف کیلابی بوو گوایە TBI ڕەتی کرد بێتەوە وتوی تێمە بانکێکی جیهانین خۆمان بە و شتە لۆکاڵیانە خەریک ناکەین ئەوی مەسلەی کردنەوەی هەژماری بانکی بۆ موچەی مچەخۆرانی هەرێم. دیارە لە چەند بانکەوە ئەوە دروست دەکرێت وایە عێراق خۆی پشتگیری ئەمە دەکات؟ ئەمڕۆ باز لەوە کراوە حکوومەت لەو راپۆرتەی کە هێناوێتی بۆ بەغدا یەکێک لە بابەتەکان بریتیە لە مەسەلەی تەوتینی ڕەواتیبی ئیقلیم. دیارە حکوومەتی هەرێم وتی ئێمە ڕەتی ناکەینەوەکە موچەی موچەخۆران لە ڕێگای حسابی بانکیەوە بێ و بۆ ئەو مەبەستەش دیارە ئەو هەنگاوەی کە گیراوەتە بەر ئەوەیە کە یەکەم تەدقیقی وردبینی لیستی موچەی هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستان بکرێ. ئەو تەدقیقەش دیارە یەکێکە لە مەرجەکانی پێدانی قەرز بە هەرێمی کوردستان لە بڕیاری ئەنجومەنی وەزیران بۆ 300 ملیاری. ڕقابەی مالی عێراق توانیوێتی ئەو وردبینیە بکا کە عددی میلاکی حەقیقی هەرێمی کوردستان و ژمارەیان موچەکانیان لە فەرمانبەران کە ئێمە 682,141 موچەخۆرمان هەیە، این فەرمانبەرمان هەیە، 26,889 گرێبەستمان هەیە، 245,104 خانەنشینی سەربازی و مەدەنیمان هەیە کە ئەمە بەم جۆرە دابەش بۆ 157,471یان خانەنشینی مەدەنین، 87,633 کەسیان خانەنشینی پێشمەرگەن. لە ڕێعایی ئیجتیماعیش 76,788 کەم ئەندام و کورتە باڵا و ئەوانەی کە هاوکاری 150,000ەکەیان هەیە. جگە لەوە 83,413 لیستی شەهیدان و خانەوادەیان پالکراوان و زیندانیانی سیاسیمان هەیە کەوانی 61,315یان شەهیدان و ئەنفالکراوانن و 1548یان زیندانیانی سیاسین، 550یان بەرکەوتوانی چەکی کیمیایی. ئەمانە لەلایەن لیژنەی ڕقابەی مالی ئیتیحادی وردبینی کراوە و پەسەند کراوە. ئەمڕۆ لە کۆبوونەوەکە سەرۆکی ڕقابەی مالیش حزوری هەبووە هی ئیتیحادی. ئەمە یەکێک بوو لەو بابەتانە کە عێراق بەمەرجی گرتبوو ئەو لیستە وردبینی بکرێت، چکان دێکیان پێیان وابوو لە سا 75 ئەم لیستە وەهمیە یاخود بندیوارە، باوەڕیان پێی نەبوو. ئەمڕۆ هیچیان ملاحەزەیان لەسەر ئەوە نەبوو کە لیستی موچەخۆرانی هەرێمی کوردستان دیارە لە بەرنامەیەکی ئێناڕکی باسم کرد 1,255,000 نە 1,114,000 ژمارەی موچەخۆرانی هەرێمی کوردستان. ئەمە دراوە بە بانکی مرکزی عێراق
وە لە ڕێی ئەو بانقانەوە کە سەر بە بانقی مرکزی عێراقین کێ لەو بانقانە کە تا ئێستا دیارە 5 بانق ئامادەی دەربڕیوە کە حساب بانقی بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان بکاتەوە ئەمانە سەر بە بانقی مرکزینە و بانقانە و لە ڕێی ئەوانەوە چاودێری تەواوی ئەم پرۆسەیە ئەکرێ و دەبێ یەکی ئەو موچەخۆرانەی هەرێم هەموو بەڵگەنامەکانیان داخلی سیستەمی بانقی بکرێ و هەژماریان بۆ بکرێتەوە چونکە ئەم پرۆسەیە بە حکوومەتی هەرێم ناکرێ و بە هیچ بانقێکی حکوومەتی هەرێم ناکرێ لە بەرەوەی بانقەکانی حکوومەتی هەرێم ڕەبط نین بە سیستەمی سیوفتی جیهانیەوە و لەژێر چاودێری ڕیزەڵ بانقی ئەمریکایە نین بەڵام ئەو بانقانەی کە لە عێراق و لە هەرێمی کوردستان هەن سەر بە بانقی مرکزین و لەژێر ئەو چاودێریان ئەوان دەتوانن ئەمە بکەنەوە ئەم پرۆسە بەردەوامە بێ ئەو کاتە ئەمێنێتەوە سەر ئەوەی کە ئەو پارەیە کە تەمویلی ئەم بانقانەی پێکرێت تەڵان عێراقی کات بەڵێ و باز لەوە کرا بە ئەم بانقانە بانقی ڕافیدەین و بانقی ڕەشید ئەم پرۆسەیە ئەنجام بدەن دوایی لێگەیشتنەکە بەو جۆرە بوو کە سەرۆکی ڕقابەی مالی ئیتحادی باسی لەوە کرد کە بانقێک کە سەر بە حکوومەتی عێراقی بێ و بانقێک کە سەر بە بانقی مرکزی بێ هیچ جیاوازیەکی نییە بۆیە بانقی ڕافیدەینیش نەبێ ئەو بانقانەی تر ئاسایی ئەم پرۆسە ئەنجام بدەن ئەو کاتە عێراق تەمویلی ئەو حساب بانقیەکە کە بۆ هەرێمی کوردستان یەکاتەوە و پارەی موچەی تێچێ و لە 100% ئەڕوا بۆ ئەو بانقانەی کە حسابی موچەخۆرانی هەرێمی کوردستانی یاکرێتەوە ئەم پرۆسەیە دەیخایەنێ و ئومێد دەکەم لە هەمواری ساڵی 2024 ئەم کێشەیە بە یەکجاری چارەسەر ببێ تەمویلی موچە لەو ڕۆژەی کە عێراق دەست بە موچەی موچەخۆرانی خۆیەکە موچەی خەڵکی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە تەمویل باشە بەس کاک سۆران ئەوەی حکوومەتی ئەو کاتە بەڵێ بەڵێ ئەوەی حکوومەتی هەموو مەسەلەی پلە بەرزکردنەوە و بەڵێ ئەو پرۆسەی دامەزرا هەموو شتانەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە لای حکوومەتی هەرێمە بێ باشە بەس ئەو بانکە ئەو 5 بانکی کە باست کرد ئێستا حکوومەتی کاربەرەکەری هەرێم بڵاوی کردبوونەوە بۆ نمونە بانکی جیان هەیە ئارتی بانک هەیە بانکی ئاشور هەیە بانکی BBAC هەیە کە 65,000 هەژماری بانکی دروست کراوە هەرەوەی ئێستا لەژێر چاودێری بانکی مرکزی عێراق بەڕێوەچێ و بانکانن کە هەژماری بانکیان لێ دروست دەکرێت بەڵێ بەڵێ ئەو بانقانن و هەمووشیان لەژێر چاودێری بانقی مرکزی عێراقیان و چونکە تۆ بانقێک لە یەک کاتە لە مودەیەکی دیاری کراوە 1,100,000 خەڵک حسابی تیا بکاتەوە و مانگانە بە پێی ئەوەی کە حکوومەتی هەرێم ئەمڕۆ هێناوێتی بۆ بەغدا 913 ملیار بچێتە سەر حسابی ئەم بانقانە بێت لەژێر چاودێری بانقی مرکزی و ڕیزەڵ بانقی ئەمریکیا بێت لە نظامی سیوفتا بێ چونکە ئەو حساب بانقی فەرمانبەرێک ئەیکاتەوە موچەکەی تێچێتوانێت لە هەر شوێنێک بێ لە هەر وڵاتێک بێ بەکاری بێنێ مامەڵەی پێ بکات کڕین فرۆشت پێ بکات کڕینی پێ بکات ببورن بۆیە ئەبەسرێتەوە بەو سیستەمە بانکەی جیهانەوە ئەمە لەژێر چاودێری بانکی مرکزی عێراقیایە بە تەواوەت بەڵێ دیارەکە ئەو پرۆسەیە تاو دەبێوەکەی بڵێن موچەخۆرانی هەرێم بە شێوەی حسابی بانکی موچەکەیان وەربگرن دیارە ماوەکەی ئێمە یەکەم هەموو ئەم شەڕەمان بۆ ئەوەیە زەمانی موچەکە بکەین و جای بکەینەوە لەم ناکۆچەی ئێستا هەیە لە نێوان هەرێم و بەغدا قۆناغی یەکەم قۆناغی دووەم تەمویلی موچەکەیە کە کاتێک جیامان کردەوە ئەو کاتە ئەو 913 ملیارە دێتە حساب بانقی بۆ موچە لە کاتی خۆیان و بە یەک جار تەمویلەکە دابەزێت دیگە لەو گۆڕانکاریانەی کە ڕوئەدا لە موچە هیچ گۆڕانکاریەکی تر نابێت حکوومەتی هەرێم لێرە هێناوێتی ئەم پرۆسەیە تا بانقەکان زیاتر بن خێراترە بێ بەڵێ بەزەوەی کە بەڕێزت باست کرد ئەو کە ئێستا بە پێی ئەوەی دیوانی چاودێری دارای عێراقدانی پێداناوە
1,114,000 موچەخۆرە 682 فەرمانبەرە 400 شتێکیشی 400 تقریبا 32 موچەخۆرە یعنی بەم شێوێ بێت ئەوەی کە پێشتر باز دەکەم 1,255,000 بەم شێوێ نییە و بۆ موچەکەش پێشتر هەرێم دەیگو 944 ملیارە سەبارەز دەڵی 913 ملیارە ئەمە کاک حەکیم دوایین ئامار و داتا و وردبینی کراوی ڕقابەی مالی ئیتیحادیەکە هێنراوە بۆ بەغدا و ئەمە پەسەند کراوە ئێستا لای بەغدا هەیە کە ژمارەکە 1,114,000 موچەخۆران و پارەکەشی 913 ملیار و 623 میلیۆنە. بەڵێ یعنی ئەوە کۆی موچەی موچەخۆران ئەی بۆ پێشتر باسی 944 میلیارد دەکرایت ڕوونکردنەوەیکیان نەدا لەسەرەوە؟ نازانم ئەوەیان بەڕاستی چونکە ئێمە ئێستا ڕعایە ئیجتیماعی بەڵێ کە نسبەیەکی زۆرە بەداخەوە لە ساڵی 2014 بڕدراوە ئەمڕۆ باسمان کردەوە کە حکوومەتی هەرێم دەبێ ئەمە دەست پێ بکاتەوە چونکە خەڵکێک کە شەلل دەماخیەیە کەسێک کە هاوسەری نییە کەسێک کە ئەو چین و توێژانەی کە لە کۆمەڵگا پێشتر ناویان داخل بوو ژمارەیەکی زۆر بوون بەداخەوە لێرە تەنها 76,000 لە کەمەندام و کورتەباڵا داخل کراوە ئەو ژمارەی ترکە چەندێک بووە زیادی کردووە نازانم بەڵام ئەمە لەلایەن عێراقەوە پەسەند کراوە و ئەو ژمارەیە بە موچەکانیانەوە بە هەموو بەڵگەنامەکانیانەوە تەصدیق کراوە. باشە ئەی تێیب سامی چی وت لەسەر موچەخۆرانی هەرێم ئەمجارە نەرم بوو لەسەر داهاتەکان چۆن بوو بۆ چوونی ئەو قسەی کە کرد تێیب سامی؟ دیارە ئەم جارە نەرمی نواندووە و دۆخێکی باشتر لە جاران ئێستا هاتوۆتە پێ چونکە هەوڵەکانی هەموو لایەک بۆ ئەوە بوو ئەم مەوزوعە تا ڕادەیەک بگەێنینە ئاستێک کە تیان بگەێنین مەسەلەی موچەی خەڵکی کوردستان لە کاتێکا کە ئێستا بە بڕیاری دادگای تەحکیمی پاریس نەوتەکە لە بەردەستی عێراقایە ئەگەر گرفتان هەیە لەسەر تێچووی دەرهێنانی بەرمیلێک نەوت خەڵکی هەرێمی کوردستان گوناحی چییە موچەی مانگی حوتی وەرگرتووە و عێراق وا موچەی مانگی دەدا بەشەکە هەموو ئەمانە ڕێی عامێکی باشمان بۆ دروست کرد کە دەبێ مەسەلەی پرسی موچە جیا بکرێتەوە ئەم قۆناغە جیاوازە لە قۆناغەکانی ڕابردوو کە هەرێمی کوردستان 10 ساڵ لە عێراق تەمەڕودی کردووە و دابڕاوە و هیچ حسابێکی بۆ عێراق نەکردووە خۆی نەوتی فرۆشتووە بۆیە تا ڕادەیەکی باش جەوێکی مولائیم و باشتر لە جاران هاتۆتە پێشەوە بۆی بتوانین مەسەلەی موچە جیا بکەینەوە. باشە هەر گرفتێک لەگەڵ حکوومەتی هەرێم موچە پەیوەندی پێوەی نەبێت چونکە لە عێراقا پێمانوتون شەڕی داعش بووە چەند پارێزگای عێراق داگیر کراوە عێراق دەسی لە موچەخۆری مووسڵ و ئەنبار نەداوە بۆی ناردوون یعنی چی ئێستا موچەخۆرانی هەرێمی کوردستان کە یاسای بودجە دەرچووە و لە یاسای بودجە بە جۆرێک مامەڵە دەکەن کە قەرزیش ڕەوا نابینن بە هەرێمی کوردستان بۆیە ئێستا تا ڕادەیەک زۆر لەو شتانە ڕەویوەتەوە ئەوانەشی کە ئەو پەرلەمانتارانەشی کە بە نەهجێکی توند مامەڵەیانە کرد ئەمڕۆ باشتر پێگەشتنیان هەبوو بۆ پرسی موچە و بۆ ئەو بابەتانە کە بتوانین جیای بکەینەوە ئەوانیش هاوکار بن. بەڵێ ئەی هیچ تێبینێکیە بوو لەسەر نەبوونی یاسای بودجە تێیب سامی لەسەر داهاتەکانی هەرێم تێبینی هەبوو؟ طبعا لەسەر داهاتەکان کاک حەکیم حکوومەتی هەرێم ئەمانەی کە هێناوێتی بۆ نمونە بە کورتی ئەو داهاتانەی کە لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵی یاسای بودجەی عێراقا دەبێ پاکتاو بکرێت هێناوێتی دەڵێە
لە 1/1/2023 تاکو 25/3/2023 حکوومەتی هەرێم خۆی نەوتی فرۆشتووە بایی 2 تریلیۆن و 935 ملیار نەوتی فرۆشتووە. بەڵێ لە 1/1/2023 تا 36 بای 309 ملیار و 967 ملیۆن نەوتی تری لە دەرەوەی بۆری لە ناو خۆیان فرۆشتووە. بەڵێ 2 تریلیۆن و 74 ملیاریش داهاتی غێری نەوتی هەبووە و لەلایەن وەزارەتی دارایی ئیتیحادیش 998 ملیار پارەی بە دوو وەجبە بۆ هاتووە، 400 ملیار لەگەڵ 598 ملیار وەکو تەمویل نەک وەکو قەرز. بەڵێ مەبالیغەکانی تری کە بۆی هاتووە بە جیا وەکو قەرز لە 6 مانگی ڕابردووە تریلیۆن و 600 ملیارە. بە کۆی گشتی حکوومەتی هەرێم بە قەرز و بە تەمویل و بە نەوت و داهاتی غێری نەوتی بۆری و نەوتی ناوخۆ بای 7 تریلیۆن و 918 ملیار و 501 ملیۆن داهاتی هەبووە. بەڵێ خەرجیەکانی کە هێناوێتی موچە، کولەفی ئینتاج و نقلی نەوت کە ئەمە گرفتە گەورەکە و پارە زۆرەکەیەکە لە هەرێم دەڕوا، واتە لەو 6 مانگە 5 تریلیۆن و 646 ملیار داوێتی بە موچە، تریلیۆنێک و 600 ملیاریشی داوە بە تێچووی دەرهێنان و مەساریف و نقلی نەوت و 129 ملیاری داوە بە ئەو قیتاعی خازە و کۆمپانیایانەی کە کارەبایان لێکڕێ، 371 ملیاریشی داوە بە مەشاریعی ئیستیسماری و تەنمیەی ئەقالیم بۆ وەزارەتەکان و نەفەقاتی تەشغیلی 646 ملیار. بە کۆی گشتی حکوومەتی هەرێمەڵێ ئێمە 8 تریلیۆن و 395 ملیارمان سەرف کردووە. ئەو جیاوازەی کە لە نێوان ژمارەکانی حکوومەتی هەرێم و تەیف سامی وەزیری دارایی عێراق هەبوو ئەوەیە کە هەموو ئەو داهاتەی نەوت کە 3 تریلیۆن و 300 ملیارە تەیف سامی بە داهات دایناوە، ئەو تریلیۆن و 600 ملیارەی کە ئەمان داویانە بە شەریکات ئەوان لێیان دەرنێت. بەڵێ ئەمڕۆ لێگەشتنی باشتر هەبوو لە نێوان هەردوولا بۆ ئەوەی کە بگەنە ئەنجامێکی باشتر وەکەوەی پێشتر لە ئیعلام لەسەر ژمارەی موچەخۆر و داهاتی نانەوتی و داهاتی نەوتی و زۆر لەو بابەتانە کە کرابوو ئەمڕۆ زۆر لەوانە ڕەوینەوە کە ئەمەش لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە، چونکە ئێستا کۆدەنگێکی باش هەیە بۆی بتوانین زەمانی موچەی موچەخۆران بکەین بەجیا لەم کێشانەی کە لە قانونی موازنە هەیە و بە ساڵێکیش دوای 10 ساڵ دابڕان لە عێراق ئێمە ناتوانین بە یەک جار ئەم پرسە تەواو وا لێ بکەین گرفتی نەمێنێ. بۆیە هەوڵەکان باشن. ئێمە ڕخنەی توندمان کرد لە حکوومەتی هەرێم کە پێمان وتن ئەوەی کە ئێستا هێناوتانەوە، من هەر بەو جۆرە پێم وتن وڵا بەڕێزان ئەم داتایانەی ئێوە هێناوتانە بۆ بەغا، من 7 ساڵ لە هەولێر بووم لە پەرلەمانی کوردستان هەتا دەرتان کردم لەوێ و حەسانەشتان لێسەندمەوە ئەمانەم نەئەزانی چەنێ داوامانە. بەڵێ سەرۆکی پێشووی چاودێری دارایی دکتۆر خالید لەوێ بوو، وتم ئەو کار دکتۆرەی ئێستا هاتووە لەگەڵتان هاواری بوو وەکو چاودێری دارایی هەرێمەی وەزارەتی نەوت یەک کاغەزمان ناداتێ بۆی وردبینی بکەین. بەڵێ ئێمە هاوارمانەکرم داهاتانە ناشەفاف. بەڵێ کاک سۆران بەڵێ باسیەوەت کرد کە باسی سەرۆکی دیوانی چاودێری داراییت کرد کە وتت هاتووە بۆ بەغدا و فەرموو. بەڵێ وتم ئەو کاک دکتۆر خالیدە کە ئێستا
لەگەڵتانە سەرۆکی دیوانی چاودێری دارایی بوو بەڵێ یەکێک لە دەیان شەکواکە هێناوێت لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان کە من ئەندا بووم لێ ئەی وەزارەتی نەوت ناڵێ یەک کاغەز وردبینی بکەین ئەوە تا ئێستا خۆتان مەمنونن ئەڵێن ڕقابەی مالی ئیتحادی وەرن لەگەڵ ڕقابەی مالی هەرێم نەوت داهات خەرجی موچە هەموو شتێک وردبینی بکەن بەڵام کە ئێمە هاوارمانە کرد ئێوە پێتان ناخۆش بوو بەڵام ئێستاش نەچوە بچێت لە هەولێر نەتانداوە پێمان هێناوتانە بۆ بەغا ئێمە دیفاع لە موچەی خەڵکی کوردستانەکەین ئێمە نامانەوێ ئێمە ئیتیهامکەن کە ئێمە سەبەبی ئەوەی عێراق موچە نەدا بە خەڵکی هەرێمی کوردستان بڵێ ئەمە وایە و ئەوە وایە فەرموو ئێمە هاوکارین بۆ ئەوەی موچەی موچەخۆرانی خەڵکی کوردستان زامن بکەین ئەوی تری ئاسانە بەڵێ ئەی تێبینیان هەبوو لەسەر یاسای نەبوون یاسای بوجە لەسەر داهاتی فرۆشی نەوتیشی بەتەنکەر هیچ ئەرقامێک هەبوو ئەوان باسییان لەوە کرد کە 10 ملیۆن و 200,000 بەرمیل نەوتیان لە ناوخۆیان فرۆشتووە دوای ئەوەی کە لە 25 سی 2023 نەوت بە بۆری ڕاگیراوە باشیان لەوە کردتا ئێستا عێراق داهاتەکەیان نووسیوە کە 309 ملیارە ئەی چی لێ هاتووە سەرفکراوە بەڵێ نووسیوانە بەڵێ 309 ملیار و 967 ملیۆن بۆ ئەو نەوتەی کە داوانە بە مەصفا و شەریکات و تەصفیە باشە نەبوون یاسای بودجە تەیفسامی گرەی هەبوو لەسەرەوە ئەوان نەزانن هەرێمی کوردستان 10 ساڵە یاسای بودجەی نەبووە و نیەتی و لە دەرەوەی یاسا پارەی سەرف کردووە بەپێی قانونی ئیدارەی مالی یاسای بودجەی هەرێم ئەبێ بەشێک لە یاسای بودجەی ئیتحادی باشە بەس چەند خولەکێک تر لە خزمەتە دابین ئێستا وەکو موچەخۆران چاوەڕێ ئەوە بکەن کە لە ساڵی داهاتوو کێشەی موچەکەیان چارەسەر بێ یاخود لەم ساڵدا و ئەو موچانەی کەماون چارەسەر دەبێ یاخود لە ساڵی داهاتووە پێشبینیەوە دەکرێت کێشەی موچە چارەسەر بێ من پێم وایە کێشەی موچە بۆ ساڵی داهاتوو هەوڵەکانمان ئینشاءڵڵا بە ئاکام بگات چارەسەر دەبێ بەڵام ئەوەی کە ئێستا لە بەردەممانە 2 مانگی تر کە ئەم مانگە و مانگی ئایندێ بە 700 ملیارەکە و بە داهاتی ناوخۆ ئەو 2 موچەیەش دەدرێت لە دوای ئەوە کە دەگەینە مانگی 12 خەڵکی هەرێمی کوردستان 3 موچەی دەمێنێ ئەگەر موچەی مانگی 12ش بدرێ بە خەڵکی کوردستان بە موچەخۆران 2 موچەمان دەمێنێ ئەمڕۆ باز لەوە کرا کە پرسیارمان کرد بەرنامەتان چییە لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەو موچانە بدرێت وا تەسەورم کرد بە نیازی ئەوەن لەم دۆخا کە تا ڕادەیەک لێگەشتنی باش هەیە و ئەو ڕخنانەی کە وەزارەتی مالیە لیژنەی مالی حکوومەتی عێراقی هەیبووە تا ڕادەیەک ڕەویوەتەوە بۆیان بۆی بتوانن قەرزی تر وەرگرن تا و کاتێک کە تەسویەی پاکتاوی تەواوەتی ساڵی 2023 یەکەن بە پێی یاسای بودجە لەگەڵ هەرێمی کوردستان باشە چونکە ئەوەی کە دەڵێن لە سەژمانگی ڕابردوو هەرێم قەرزارە ئێستا هەرێم هێناوێت کە بەغدا قەرزارە باڵێ باش ئەی سەبارەت بە بودجەی پەرەپێدانی پارێزگاکان خەڵک چاوەڕێی پرۆژێ و پێشتیش بڵێندەرەکان بڵێن پارێکی زۆریان لای حکوومەت بوو چاوەڕێ و بڵێن بودجەی پەرەپێدانی پارێزگاکانن تا ئێستا خەرج کراوە ئایا بۆ پارێزگاکانی هەرێم خەرج دەکرێت تا ئێستا بودجەی استثماری ئیطلاق نەکراوە لەلایەن حکوومەتی عێراقی وەزارەتی مالیە بووە هیچ وەزارەت و پارێزگایەک و تەسەورەکرێ ئەمە یەکێکیش بێت لە گرفتەکانی تری حکوومەتی عێراقی لەگەڵ پارێزگاکانی خۆیان لەبەرەوەی ئەمان لە بەردەم هەڵبژاردنان تەسەورەکرێ دوای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ئەو تەمویلەی بودجەی ئەقالیم و استثماری بۆ محافەزات دەست پێ بکە
لەبەر بەکارنەهێنانی لایەنە سیاسیەکانەوە بۆ هەڵمەتی هەڵبژاردن ڕایان گرتووە و دەمی لە هەر یاسای بودجە بەگشتی تا ڕادەیەکی زۆر عێراق بۆ محافەزات و وەزاراتی خۆی ئەمڕۆ لەگەڵ وەزیری دادیش بووین وتیان هەمومان نیگەران و معانات و ئینمان هەیە لەسەرەوە یاسای بودجە عێراق جێبەجێی ناکا بە وەزارەت بۆ پارێزگاکانیش. باشە با دو پرسیارم لەسەرەوە بێ بۆ موچەخۆران کە پێشبینی دەکرێت بۆ ساڵی داهاتوو جا بۆ فەرمانبەر بێ بۆ خانەنشین بێ بۆ کەسوکاری شەی دوان فالکراوە بێ ئەگەر چارەسەرێکە بێ بە ئەی بۆ خەڵکەی کە لە دەرەوە یاسای بودجەیە چاوەڕێی دامەزراندنە چاوەڕێی سوودمەندبوونە بۆ دەستپێکردنەوەی پرۆژەکان بۆ هەلی کار هیچ تیا دەبێت ساڵی داهاتوو ئەوە هەمووی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە چونکە کە باز لەوە کرا موچەخۆران لە ڕێی بانقیەوە موچەکانیان وەربگرن بەڵام هەموو شتێکی ئیداریان لە لای حکوومەتی هەرێمی کوردستانە چونکە ئێمە خەڵکێکی زۆرمان هەیە تا ئێستا بە خۆبەخشی کارەکە 26,000 کەسمان هەیە گرێبەستە و نەکراوە بە هەمیشەی وانە بێژێکی زۆرمان هەیە دانەمەزراوێکی زۆرمان هەیە ماوەی 10 ساڵ زیاترە 11 ساڵ زیاترە بە ڕسمی حکوومەتی هەرێم هیچ وەجبە دەرچوویەکی دانەمەزران بووە ئەمانە ئەمێننەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەس بەرپرسیارەتی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەوە بکە. بەڵێ سوپاس دەکەین زۆر سوپاس بۆ بەڕێز کاک سۆران عومەر ئەندامی لیژنەی ئابووری لە پەرلەمانی عێراق مادومان کوردی سوپاسی ئامادەبوون دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتەمانە.